بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا بە چوارشەمەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 19 نۆڤەمبەری 2025 لە سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە دۆخی ناڕەزایەتیە جەماوەریەکان و پاش هەڵبژاردنەکان و بەرنامەی ئایندەی کۆنگری ئازادی و گۆڕانکاری قسەوباسمان دەبێت. پاشان قسەوباسێکی ترمان دەبێت سەبارەت بە جێگە و ڕێگەی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردی لە دوای هەڵبژاردنەکان و حکوومەتی نوێی عێراقدا و لە کۆتاییشدا پێشەنگ دۆک ئەو دۆکومنتەی کە ئامادەی کردووە لە ساڵ ڕۆژی جارنامەی جیهانی مافەکانی منداڵاندا پەخش دەکەینەوە. ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج تێبینیەکانتان بەشداری بکەن و ئەوانەی ئێوە لە کۆمەندەی خەنە ڕوو ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەوە. بەڵێ بینەرانی ئازیز، هەروەک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان قسە و باسێک دەبێت سەبارەت بە ناڕەزایەتیە جەماوەریەکان لە پاش هەڵبژاردنەکان و ئەم بابەتە شتاوتوێ دەکەین لەگەڵ بەهادنی حاجی بەکرتارتاش ناسرا و بە ڕێبوار عارف. ڕێبوار عارف، ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. زۆر سپاس بینارجان، ڕێز و سڵام هەیە بۆ هاوکاران و بۆ هەموو بینەران و بیسەرانی ڕادیۆ پێشەنگ. بەر لەوەی کە باز لە ناڕازایەتیە جەماوەریەکان بکەین، ئەمەوێ بپرسم کە خولی شەشەمی پەرلەمانی عێراق تەواو بوو، نەک خولەکە هەڵبژاردنەکەی بەڕێوە چوو. ئێوە لەم بارەیەوە چی قسە و باسێکتان هەیە؟ بەڵێ بنارجان، لە ڕاستیاوەکو خۆت هەماژت پێکرم هەڵبژاردە تەواو بوو و با بڵێنیتر پێناوەتە قۆناغی پێکێنانی حکومەتەوە کەویش بە هەر حاڵ ڕەنگە بەڵام چەند مانگوێک و زەمانێکی زۆر دوور و درێژتری دەبێت. بەڵام ئەوەی کە ڕوویدا دوای مانگێ زیاتر لە مانگێ بۆ مانگونیوێ دەنگدانەوە و ڕەندانەوەی قۆناغێکی تایبەت بە پەرلەمان بوو کە بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی دەستگا زەبەلاحەکانی ڕاگەاندنی حیزب و لیست و لایەنەکانەوە بینیمان کۆمەڵگەی عێراق و کوردستان بە دەرەجاتێکی زۆر بە مخالف و موافقەوە ئەم ماوەیە فۆکسی سەرنجیان سووە سەرەوەی کایە پەرلەمان بەرەوکوێ و چاڵ و گۆڕێکی پێکرێ و چه حیزب و هێزێکی سیاسی بەرەندەی یا سەرکەوتووی ئەم پرۆسەیە بێ. ئەوەی ئێمە بینیمان وەکو خولی شەشەم لە ڕاستیا درێژکراوی هەمان خولەکانی کە بوو. بەداخەوە کۆمەلگای خەڵکی عێراق لە پرۆسەی 20 ساڵی ڕابردووە کە شەش خول تێئەپەڕێنێ هێشتا سەرەتاییترین ئەو مافو داخوازیانەی کە پێویستە کۆمەلگا و خەڵکی عێراقی بێ لەسەر ئەو ویست و داخوازی و مافە سەرەتایانە تاوتوێکەن و قسەکەن. بەڵام بەداخەوە سەرباری هەموو قسە و باسێ، سەرباری هەموو هەوڵ و تەقۆسانی ڕەنگە کەس و تاک و لایەنێکە بە هەر ئەندازێ دڵسۆزانە شات پێێتە مەیدانەوە. بەڵام بە دەلیلی ئەوەی کە ئەم هێز ئەم چوارچێوەیە پەرلەمان بۆ خۆی تا ئێستا هێزێک تێیدا شکلی نەگرتووە کە نوێنەری واقعی خەڵکی کوردستان و عێراق بێ. بەرحاڵ هەمیشە بە دەوری بازنەیەکی بەتاڵە ئەخولێنەوە و هەر بۆ دەلیلە شەخاس و داواکاریەکانی خەڵکی کوردستان و عێراق لە ڕاستیە هیچ ئاڵوگۆڕێکی ئەو تۆی بەسەرا نەهاتووە کە جێگەی ئومێد بێ. خۆی ئەوەی کە پەرلەمان چەندێک جێگەی ئومێدە ڕەنگە تەنیا ئەوەنە لەو چوارچێوە تاوەتوێ بکرێ کە با بڵین ئەگەر هەندێک لە خاص و ویستەکانی خەڵکی کوردستان و عێراق لەم کەناڵەشەوە جەنگی بۆ ئۆکرێت و ئامادەسازی بۆ دەکرێت و بەرحاڵ لە ڕووی یاساییشەوە هەندێک بابەت و مەسایلی یاسایی هەیە، بایەخی خۆی هەیە کە گرنگی بۆ پدر و شەڕی خۆی لەسەر کردی. بەڵام لەواقع ئەوەی کە تێمان پەڕان ئەوەی کە لەم دەورەشا بوو دووبارکردنەوەی هەمان سیناریۆ بوو لە سەحنەی سیاسی و لەم پەرلەمانە و لە ڕاستیە خەڵکی کوردستان و عێراق هیچ ئومێدێکی ئەو تۆی بە شێوەیەکی گشتی بە بەرەنجامەکانی ئەم هاوکێشەیە یاخود ئەم پەرلەمانە نەبوو. ئەوەی کە بینیمان ڕەنگە هێزێک زیاتر یا کەمتر لەم هەڵبژاردنە کاندیدی زیاتر چوو بێتە پێشەوە یاخود ئاڵوگۆڕێکی زۆر شکلی لە سیما و دەموچاوی کاندیداتۆرەکانە بەدی دەکرێت.
بەڵام لە منهەج و لە بەرنامە و لەو ئاڵوگۆڕانەی کە دەکرێت خەڵق دڵی پێخۆشکە ئێمە هیچ شتێکی ئەوتۆمان نەدیەوە. ئێستا قۆناغی ئەوەیە کە بڵین ئەوە ئیتر پەرلەمان و هەڵبژاردن قۆناغی خۆی بەسەر برد. ئایا ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان و عێراق چۆن دەسوڕێتەوە بە دوای چێ ویست و داخوازیەکایە؟ پەرلەمان لە قۆناغێکا دەتوانێت لە گۆشەیەکەوە دەتوانێت معنی بێ بۆ ئەوەی کە ئەگەر هەندێک لە داخوازیەکانی خەڵکی عێراق و کوردستان ڕەوایەتی ببینێ یاخۆ دەوروجێگە و ڕێگەی هەبێ، بەڵام ژیانی واقعی کۆمەلگای خەڵکی عێراق و جەنگ و ڕوبەڕووبرنەوە و نائەدالەتی و نابەرابەتی ئەو حاڵەتانە و ئەو دیاریدانە و ئەو واقعیە سیاست تاڵە ئیقتصادی ئیجتیماعی فەرهەنگیەیە کە بە تووری چەند ساڵی ڕابردوو بسۆن لە ساڵی ڕابردوو ئێمە ڕۆژ بە ڕۆژ زەرزی لێژێرا دەبین و ڕۆژ ڕۆژ ئاکامەکانی مەچیچیداتر ببۆ ژیانی خەڵکی عێراق و ناوچەکەی ئێمە. بۆیە تەنیا ڕێگەیەک لە ڕاستیە ئەوەیە دوای ئەم مانگمانگونیوە یەک جاریکە چۆن خۆمان ئامادە و سازەکەینەوە بۆ ئەوەی کە ئەم قۆناغەمان پشتسەرنا، ئەم قۆناغە کە دڵنیایی کردینەوە لەوەی کە نەیتوانی هیچ ئاڵوگۆڕی لە ژیان و گوزەرانی ئێمە پێک بێنەوە، نەیتوانی بێتە هەوینی ئەوەی کە ئومێدی پێ ببەسین، کەواتە ئومێدی ئێمە تەنیا سازدانەوە و ڕێخستنەوە و دووبارە هاتنەوە مەدانی دەنجی ناڕازی خەڵکی کوردستان و عێراقە. لەم قۆناغەدا ناڕەزایەتی جەماوەریەکان چۆن دەبینن بە تایبەتی کە ئێستا هەڵبژاردنیشمان تێپەڕاند؟ چۆنە لە چی قۆناغێکدایە؟ قسەی ئێوە لەسەر ناڕەزایەتی جەماوەریەکان چییە؟ بەڕاستی بناچیان ئەتوانم ئەم با بڵێم هەڵبژاردن نەکەین بە بەهانە. ئەم هەڵبژاردنە ماوەی مانگی مانگونیە 2 مانگ ئەو پەڕی بە هەموو تەبلیغات و هەموو چێشمە چێش و ئەم سەروەسەرەکەی بوو، بەڵام ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان زیاتر ڕەنگەی مفۆکسی لەسەر بکەین. لە ماوەی 1 ساڵی ڕابردووە ئاڵوگۆڕێکی نەرێنی بەخۆیەوە بینیوە، بەو معنایی کە لە هەر حاڵ خەڵق و شەقامی ناڕازی و ڕێکخراوبوونی خەڵق و خواست و داواکاریەکانی خەڵکی کوردستان بارحاڵ بە جۆر لە جۆرەکان پاشەکشەی پێکراوە. ئەم پاشەکشەیە بارحاڵ دلیلی سیاسی اقتصادی اجتیماعی خۆی هەیە. وەختێک کە کۆمەڵگەی کوردستان بە پرۆسەیەکینە ئەمنی تا ئەو حەدەی کە ئیتر شەڕ و کوشتارەگاتە لێواری ئەوەی مەترسی بۆ شارە دروستەکە، ئەمە تەنیا بۆ ڕاناوەسێ کە تۆ لە هێزێکی سیاسی بدەیت، سەرکردەکانی بگری، لە دوان بدەیت، لە سیان بدەیت و ئەحزابی سیاسی و هەڵسوڕانەکانیان قەداغە بکەیت. بەڵکو ئەمە مەسیجێکە ئاماژەیەکە بۆ هەر هێزێکی سیاسی، بۆ هەر هەڵگۆڕێک و بۆ هەر دەنگێکی ناڕازی لە شەقامە هەیە. بەشێ لەم حاڵەتەیە کە لەباری سایکۆلۆژی و کۆمەلگای ئێمە لە سێماجی ڕابردووە تێپەڕان لەژێر کاریگەری ئەو سەد کورتگەریە بوو کە لە ناوچەی لایەنی کەم بارحاڵ جێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانیە بەخۆیە بینیوە. دیارە ناوچەکانی پارتی زۆر لەم ناوچەی ئێمە باشتر نین، بەڵام ئەوەی کە ئێستا لە ئەمری واقعا لە هەرحاڵ لە ئەم ناوچەیە دەبینی ئەتراز و ناڕزایەتەکان لە ڕابردووە لە ئاسێکی زۆر بە فراوانترا بووە. مەسەلەیەکی گرفتێکی گەورەترمان ئێمە ڕابردووش بارحاڵ توانم بڵێم ساڵ و نیوە بۆ 2 ساڵە ئاستی چاوەڕوانیمان و ئاسی ناڕزایەتیمان و ئاسی ڕێکخراوبوومان و ئاسی هاتنە مەیدانمان ڕۆژ بە ڕۆژ ئەتوانم بڵێم کەمتر و کاڵتر و بارحاڵ کەم هەوێنتر بووتەوە. بەشێ لە قەزیەکە ئەوەیە کە خودی دەسەڵات وشیارانە نەخشەمەندانە ڕۆژ بە ڕۆژ بەرنامە و نەخشە و با بڵێن داخوازی یاخۆت پلانی خۆی هەیە کە چۆن بتوانێت کۆمەلگاکەی بە ئاراسەیەک برێ خەڵق فریای ئاوردانەوە لە کەمترین مافو داخوازیەکانی خۆی نهاتەوە. سێدی کە لە 1 ساڵی ڕابردووە کێشەی خەسەخانە چی کێشەی دروست کرد، مەسەلەی کارەبا چی کێشێکی گەورە دروست کرد، مەسەلەی ڕێگەوبان، مەسەلەی موچە بەکوێ گەشتووە لە هەر حاڵ. هەموو ئەمانە لە ئاسی چاوەڕوانەکانی خەڵکو و بەتایبەت ئەو قشەی کە ناڕازیە، ئەو خەڵکانی خەڵکی پێشڕە و خەڵکی ئامادە بەکار و خەڵکی ناڕازی نێو شەقامیشن بمانوێ نەمانوێت کاریگەری خۆی دائەنێ بۆ لەبەری لە هەرحاڵ یەکێ لە کێشە هەرە گەورە و موزمینەکانی ئێمە و بەردەوامەکانی ئێمە ئاست و وە جۆروی ڕێکخراوبوونی ئێمەیە. ئێمە ڕاستە 2 ساڵەوە پێشیان لە 2 ساڵەوە پێش لە ئاسێکی فراوانی ناڕزاییمان هەبوو، بەڵام ئەم ناڕزاییە ئەوەندەی خۆرسک بوو، ئەوەندەی کە بارحاڵ بە گروپێک یا بە مامەسایانەوە بەسرا بووە، ئەوەندە بە کۆی کۆمەلگا نەبەسراوەوە، بۆ معناش بارحاڵ هێزێک نەیتوانی ببێتە نوێنەری ئەم دەنگە تا بە خاڵی کۆتایی خۆی بگەێنێ. بۆیە دەبینین خاص و داواکاریەکانی مامەسایان و خەڵکی ناڕازی 2 ساڵەوە پێش بە هەمان شێوە هێشتا زۆربەی زۆری ئەو خواست و داواکاریانن ماونێتەوە. وەلا هەرحاڵ تەنیا ئەوەیە کە پرسیارەکە دوای ئەم قۆناغەیە، دوای پەرلەمانیش ئایا
دەکرێت بی لەسەر ڕێگە و ڕەوشتێکی کە بکەینەوە بۆ ئەوەی کە ئاڵوگۆڕێک بێت کە حەدیەقەل جارێکی کە خۆمان سازمان بدەینەوە ڕێک بکەینەوە بێنەوە مەیدان. بە نەرێنی هەڵسەنگاندنتان بۆ قۆناغی ئێستای ناڕەزایەتیە جەماوەریەکان کرد. وەکو ڕێکخەری کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری و هەروەها ئەندامی شورای ناوەندی لەسەر تاسەری عێراق بە ئەم کۆنگرەیە چی بەرنامە و پلانێکی هەیە بۆ بزوتنەوە ناڕەزایەتیەکان لێرە بەدواوە؟ با من پشتێک پشڕاستکەمەوە بناجیان لە ڕاستیە ئەوەی کە من باسی لێوە دەکەم نەرێنی بۆ مانایەن نیە کە ناڕەزایەتی و دەنجی ناڕەزایەتی و خەڵکی ناڕازی و دەستە و گروپی ناڕەزایەتی نەبوو نییە لەم قۆناغە، بەڵکو ئەوەیە ئەو ئاستە نەیتوانیوە ئاڵوگۆڕێک پێک بهێنێ و لێرەوەیە ئێمە ئەتوانم بارها بڵێم ئەوەی کە ئێمە لە دوومانگ و سێمانجی ڕابردووە بە تایبەتی ئەو پەیوەندی بۆ پرسیاری ئێوە هەبێ بەڵێ لە ڕاستیان وەکو کۆنگرەی ڕێکخراوی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری زیاتر لە دوومانگونیوە بە دوای وەڵامدانەوەی ئەو پرسیارای و لە هەرحاڵ بوو ئەمە بەسەش ئێمە ئێستا لە ئێستا کۆنفرانسێکی هەڵسوڕاوانمان بەدەستەوەیە کە ئەم کۆنفرانسە تەنیا تایبەت نییە بە هەڵسوڕاوانی ناو کۆنگرەی ئازادیەوە، بەڵکو لە ڕاستیە ئەوەی کە تا ئێستا بۆمان کردو هاوکێشەی کارەکە بۆ ئاڕاستا ئاسووە زۆربەی زۆری ئەو کەسانی کە لە 12 شاری کوردستانەوە خۆشحاڵانە کە دێن بەرجاریتیاکەن کەسایەتی و هەسوڕاوانی دیاری شاری شارچەکانی کوردستان و نەگەمە تەنانەت بەهەرحاڵ ئەو بەرنامانەی کە لە نێو کۆنفرانسەکەشا دەبرێتە پێشەوە بەهەرحاڵ زیاتر لە نیوەی لە ڕێگەی ئەو هەڵسوڕا و کەسایەتیانەوە خاوەندارێتیەکرێ و تەوەریان هەیە و بەحسیان هەیە کە خۆیان ساڵەهای ساڵە 10 ساڵ 15 ساڵ لە کۆمەڵگەی کوردستانە کەسی پایدار و ڕاوەستا و نەبەرد و خاوەن هەڵوێز بوون کە بەرحاڵ کاریگەریان لەسەر شەقام و کاریگەریان لەسەر بەری ناڕازی و خەڵکی ئازادی خوازی کوردستان هەیە و بۆیە ئێمە لەم چرکە ساتە ئەوەی کە لە ڕاستیە لە بەردەمی خۆمانە داناوە کۆنفرانسێکە کە بتوانێت لەلایەکەوە هەڵسەنگانێ بۆ کۆی گشتی ئەو قۆناغی بەسەرمان برد، لەلایەکەوە تعریف و پێناسەیە بێ لەسەر ئەو جەبهەبەندیانە ئەو جەنگ و شەڕانی کە ئێمە لەسەر لەگەڵ دەسەڵاتە ئایکەین چ حکوومەتی مەرکەزی بۆ چ حکوومەتی هەرێمی کوردستان بێ و هاوکاتیش لە ئەبدێتکردنەوەی هەموو ئەو هەڵسوڕا و هەوڵ و تەقەلانەی 2 ساڵی ڕابردوومان بێ کە ئەو خاس و داواکاریانی ئێمە هەمان بۆ لە کوێ ڕاوەستاوە و چۆن بتوانین درێژەی پێ بدەینەوە. ڕەنگە بەرجەسەترین بابەتێکە لە ئەو کۆنفرانسە دواتر وەکو ئەنجامگیریەک بتوانین ئەنجامی لێ بکەین لە کۆی ئەو بەحس و قسە و باسانی کە تێی دەکرێت بەرحاڵ ئەوەیە کە بە دۆزینەوەی میکانیزم و ڕێگە و ڕەوشە تازەکان و بە ئەو بەحسانەی کە لە هەرحاڵ دەکرێت لە ئاسی بەشداربووانی هەڵسوڕاوی نێو شارەکانی کوردستانە بە تایبەتی ڕێگە تازەکان ئەو ڕێگانی کە تا ئێستا ئەمە وەکو پێویست دەستمان بۆ لە بردون وە نمونایمە تەوەرێکمان هەیە ئاوردانەوەی لە کاری ئەمە لە هەندەران قورسایی و سنجینی ڕێکخرا و منەظەماتی عالەمی لەسەر بارودۆخی کوردستان و 2000 ئەم بەحسانە ئەتوانی دەستەبەنجی بکەین کۆبەندی بکەین و ئەم کۆبەندیە بتوانێت لایحەیەک پێک بێنێت کە لایحەی هەموو خاس و داواکاریەکانی خەڵکی کوردستان بێ و هەر لەو بەشداربووانش بەهەرحاڵ ئەمە هاوکاتە بێ لەگەڵ ئەوەی کە ئەو عزیزانی کە لە نێو کۆنفرانسەکە بەشداریەکەن وەکو هەوێتی وەکو ناسنامەیە وەکو ئەجەندا و بەرنامەی خۆیان لە ڕێگەی ڕێکخراوەکانی خۆیانەوە لە ڕێگەکاری خۆیانەوە نەخشەی ورتر و ڕۆشنتر بۆ هەڵسوڕانەکانی دەورەی داهاتووی ناڕەزایەتیەکانی کوردستان دەچنینەوە. بە هیوای کۆنفرانسێکی سەرکەوتوو ئەگەر لە خوڵەکێکدا بابەتێک ما بێت و بتانەوێ ئاماژەی پێ بدەن فەرمون بە کورتی. بڵێ لە ڕاستیا بناجیا من ڕەنگە زۆر جاریشە تاکیدم کرد بێت لەسەر ئەوەی کە گرنگجی ڕێکخراوبوون چییە بەتابەت ئێمە لەم قۆناغا لە حەقیقەتە بینیمان کە گرفتی هەرە گەورەی کۆمەڵگەی ئێمە بۆ ڕووبەڕۆبوونەوە دژ بە ستەمکاری و ناعەدالەتی ئەوەیە کە ئێمە لە کە ئاسێکی زۆر کەمە لە ئاسێکی زۆر سادا هێشتا نەمانتوانیوە کۆمەڵگاکەمان نەمانتوانیوە دەنجی ناڕازی نەمانتوانیوە چوارچێوەیە دروستکەین بۆ ئەوەی کە بەرحاڵ بتوانین ئەم ئاڵوگۆڕە لە ڕێگەی حرەکەتێکی وشیارانە جوڵانەوەیکی بەهێزی پایەدار وە جوڕانەیە کە بتوانین نەخشە و پلان و ئەجەندای تایبەت بەخۆی هەبێ نەکەن لە ئەو شقلەی کە ئەمڕۆ کۆنگرەی ڕۆژنامەگەریە خۆپیشاندانە کارێکی خۆرسیە کارێکی کاتیە ئێمە و کۆمەڵگەی کوردستان پێویستمان بۆ هەیە لەسەر چوارچێوەیەک ساغ بینەوە بیکەین بە ئەو بنەمایی کە بەرحاڵ ئەتوانێت بێتە هەنگاوی ئومێدبەخش
بۆ گەڕانەوەی هیوا بۆ ناڕزایەتەکان بۆ گەڕانەوەی هیوا بۆ ئەوەی کە لە ئاسێکی باڵاتر و دروستتر و با بڵێم کارامەترە بتوانن درێژە بە تەمەنی خۆیان بین و ئێمە هەل ئێستا لە ڕاستیە ئەو زوڵەیە دەبینیم بە تابەتی دڵخۆشین بۆەوەی کە لەم کۆنفرانسەمانە کۆمەڵە شخصیاتی زۆر بەرجەستە و دیاری کۆمەلگەی کوردستان بەشداری تیا دەکەن کە دەتوانن بەهەرحاڵ بنە داینەمۆی کاریگەر بوون لەسەر کۆنفرانسەکە و لەسەر ڕەوەندی کارەکانی داهاتوو ئێمە بۆیە کۆنفرانسیش بۆ خۆی بەشێکە بێت لەو حرەکەتەیە کە ئێمە لە هەنگاوی یەکەمانە ویستومانە و درێژە بۆ حرەکەتە ئەین کە چۆن بتوانین دەنگی خەڵکی ناڕازی کوردستان لەو حاڵەتی پەرتەوازیە یەک بگرین یەک دەنگ بین و بەرنامە و نەخشەیەکی هاوبەشمان هەبێ ئەوە هەنگاوێکە بۆ ئەوی کە بتوانین داهاتووە هەنگاوی ڕێکخراوبوون و شیارانەتر و لاسێکی باڵاترە بە خۆمانە ببینین و بە کۆمەڵگەی کوردستانەوە ببینین. بەر لەوەی کۆتایی پێبێنین با پرسیارێکی بینەر ئاراستەی ئێوە بکەن و اینجا کۆتایی پێبێنین. دەپرسن لێتان کە بەرهەمی تا ئێستای کاری کۆنگرە چی بووە و توانراوەتە چی ئاستێکاری ڕێکخراوی ئەنجام بدرێت؟ لە ڕاستیە ڕەنگە پرسیارێکی ئاوا لە دقەیەکە نەتوانم بڵێم بەڵام هەر ئەوەنەی کە ئێمە لە ساڵی ڕابردووە بووینە ئەو ڕێکخراوەی کە لە دەیان شار و لایانی کەم بۆ ئەم کۆنفرانسەمان 12 شاری کوردستانەوە شخصیات و کەسانی هەرە بەرجەستەی ئەم ناڕزایەتیانە ئەو اعتیمادە بە کۆنگرە بکەن و بووینەتە وەزیفە و زەرفەتی ئەوەی کە 40-50 کەس لە ئەو شخصیەتانە بەهەرحاڵ لە نێو کۆنگرا خۆیان ببینن و بووینەتە باعیسی ئەوەی کە لە ماوەی 2 ساڵ و ساڵ و نوێی ڕابردووە بتوانین لە بەرابەر بە هەرچی نەخشە و پلانێکی دەستەڵات و ئەو شوێنانەی هەندێک شوێنی تێدا هەبووە تەنیا کۆنگرە دەنگی تێدا بەرز کردوێتەوە. نمونونەکەی ساڵی ڕابردوو بوو کە بەهەرحاڵ لەسەر داژیکاری و لەشکێشی تورکیا بەهەرحاڵ بەداخەوە ئەو کاتە ئێمە تەنیا ڕێکخراو نەبووین بەڵام ئێمە سەپەرشتی کارەکەمان کرد یا لەگەڵ چەند ڕێکخراوێکی کا ئەو کارەمان کرد دوایین کارێکە کردبێتمان لەسەر مەسەلەی لێدانی لارەزارەکە بەداخەوە تەنیا ڕێکخراو بووین دوای چێشمەکێشێکی زۆر گەورە لەگەڵ دەسەڵاتە ئاخری کۆنگری ڕۆژنامەگەریمان کرد و پێداگریمان لەسەر ئەوە کرد کە ئێمە ڕێگە نادەین بە نائەمنکردنی ئەم کۆمەلگای و بە کوردستان و بە شاری سلێمانی ئەمانە و زۆر مەسایلی کە لە کۆنفرانس و لە خۆپیشاندان و لە هەوڵدان بۆ ڕێخستنی کۆمەلگا و هەوڵدان بۆ هێنانە پێشەوەی دەنگی تازە و هێنا هەوڵدان بۆ وشیارکردنەوەی دەوروبەرەکەمان و هەوڵدان بۆ بەرجەستەکردنەوەی نەخشی ئاگایی و شیاری و ڕێکخراوبوون ئەجەندا و کارنامەی ڕابردووی ئێمە بن ڕەنگە ئەم دوایین کاری کە دەستمانداوەتێ تەنیا گۆشێکی بسوۆلە بێت لەو کارانەی کە ئەم ڕێکخراوە اعتمادی پێکراوە و اعتمادە بارحاجێکی ئومێدێکە بۆ دەیان شخصیت و کەسایەتی کە لە کۆمەڵگەی کوردستانە کەسانی بەرجەستەی ناڕازین و خەڵکانێکن کە لە حاڵ ساڵە 8 ساڵە لە ڕێزی پێشەوەی خۆپیشاندان و ناڕزایەتیەکانە. سپاس بۆ وەڵامەکەتان و بەهادینی حاجی بەکردار تاژناسراو بە ڕێوەر عارف ڕێکخەری کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری بەشی کوردستانی. سپاس کە لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ دیویدا ئامادە بوون. سپاس بۆ بنەرجان. عزیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت بە جێگە و ڕێگەی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی لە حکوومەتی ئایندەی عێراقدا قسە و باسمان دەبێت و لاگەڵمان بمێننەوە. بەڵە بینەرانی عزیز هەروەکو ئاماژەمان پێدا کە تەوەری دووەمی ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باسێک لەسەر جێگە و ڕێگەی بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد پارتی وێکێتی و باقی ئەحزابەکانی تر لە دوای هەڵبژاردن و لە حکوومەتی نوێی عێراقدا چی پێگەیەکیان دەبێت. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانیت. ئێوارەی خۆت باش و سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. سێشەمەی ڕابردوو هەڵبژاردن ئەنجامدرا. حیزبە کوردیەکان ناسیۆنالیستی کوردی بە چەندی سێکەوە داوەزین بەر لەوەی کە قسە لەسەر ئەوە بکەین کە چی جێگە و ڕێگەیەکیان دەبێت لە حکوومەتی ئایندە و لە پەرلەمان و ئیدارەی داهاتوودا ئەو بپرسم کاتێک کە باز لەم بزوتنەوەی دەکەین چونکە لانێکم لە بانگەشەکە زۆر باسییان لە ئەوەی کە کوردیەک بێ یەک دەست بێ یەکگرتو بێ هەتاوەکو دوایی یەک دەستە یەک ئامانجی هەیە یاخود ئامانج و بەرژەوەندەکانیان دابەش بووە و
بە چەند بەش ئەیان بینین؟ بەڵێ بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد وەک هەر بزوتنەوەی چکە ئامانجێکی دیاریکراوی هەیە، بەڵام ڕێگەی جیاوازیان هەیە. هەموو ناسیۆنالیستێک ناسیۆنالیزمی کورد لە هەر شوێنێک یا هەرموو ناسیۆنالیزمێک لە هەموو شوێنێکدا خوازیاری ئەوەیە کە بازارێکی ناوخۆی هەبێ، داهات بەرز خۆی بێ، وڵات بەرز خۆی بێ، و ئەگەر دەوڵەتی نەبێ بە خاوەنی دەوڵات، و ئەوانە ئامانجێکی گشتی هەموو ئەو حیزبولایەنانەیە کە لە چوارچەوەی بزوتنەوەی ناسیۆنالیستیدا ئەوانە چ لە دەسەڵات بن یا لە ئۆپۆزیسیۆن بن. بە کورتیەکەی هەمویان دەیانەوێ نوێنەرایەتی بۆرژوازی کورد یا نوێنەرایەتی چینی دەسەڵاتدار لە کوردستاندا لە نێو دەوڵەتی مەرکەزیدا ئامادەیی هەبێ لە هەر هەلومەرجێکدا. دیارە لە هەلومەرجی ئێستادا بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد بەجیا لەو ئامانجەنی هەیە کە من دەڵێم ئەوێ دەوڵەتی هەبێ، بازاری سەربەخۆی هەبێ، بەڵام لە ئێستادا ناسیۆنالیزمی کورد لە دەوری ئەوە تەوەرەی بەستووە کە دەیەوێ لە چوارچێوەی دەوڵەتە مەرکەزیەکاندا، لە چوارچێوەی دەسەڵاتی مەوجوددا جێگەوڕێگەی پێ بدرێ، پۆستی هەبێ، بەشداری پێ بکرێ، و لە ڕێگەی ئەو بەشداریەوە نوێنەرایەتی چینەکەی خۆی، بابەتەکەی خۆی کە چینی سەرمایەداری کووردە، کە بازرگانانی ئەم وڵاتەن نوێنەرایەتی ئەمانە بکات. ئەوەندەی تاوەی کە ئایا تەبانیانە تەبان، طبعاً هەمومان دەزانین کە هیچ زۆرە تەباییەک لانی کەم تاو جێگەی بە کوردستانی عراق دەگەڕێتەوە، نەکە هیچ زۆرە تەباییەکی بەرجەستە لە نێوان حیزبولایەنە کوردیەکان نابینین، بەتایبەتی لایەنە سەرەکیەکان، بەڵکە بە پێچەوانەوە هەمیشە گرژیەکانیان و ناکۆچیەکانیان هەمیشە هەتا مای هەڕەشەیە لەسەر ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک. ینی هەڕەش بۆ نمونە لە کۆمەڵگەی کوردستانی ئێمەدا گرژیەکانی نێوانیچێتی و پارتی هەمیشە کاریگەری لەسەر خودی تەواوی کۆمەڵگا هەیە. ئەین تۆ تەماشای کە بۆ نمونە وەختێک کێشەیەک دێتە پێشەوە، هەریەکەیان خەریکە لە گۆشەیەکەوە و هەریەکەیان خەریکە لە بەرەیەکەوە، وار یەکەیان خەریکە بە پشتیوانی لایەنێکی دەرەکی پشت دەبەستێ. ئەنی هیچ زۆرە تەبایەک لە نێویانیاندانیا و بەتابەتی لە ئاستی ئەوەی کە زۆر شانازی پێوە دەکەن وەکو مەسائلی یاسایی. ئەن تۆ تەماشا مەسەلەی حکوومەت کە مەسەلەی پەرلەمانکە، ئەن تۆ لە کوردستانداوە زیاتر لە ساڵێکە هەڵبژاردن کراوە، بەڵام لانی کەم ئەو دوولایەنە سەرەکیە کە زۆر شانازی بە پەرلەمان و بە حکوومەت و باسی دەسەڵاتدارەتی کوردی و پێشکەوتنەکانی دەکەن، بەڵام ناتوانن چەند حکوومەت پێک بێنن، ناتوان حکوومەت پێک بێنن و هێشتا ئاسەوارێکی نیە. ئەگەر چەند مانجێک لەوە پێشێمە باسی ئەومان دەکرد کە پێکهێنانی دەوڵەت یا پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی تازە دەکەوێتە دوای هەڵبژاردنەکانی عراق، چەند مانگ لەوە پێش ئێمە ئەومانوت، ئێستا دەڵێن دوای هەڵبژاردنەکانی عراقیش هێشتا دیار نییە ئایا پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێتە پێش پێکهێنانی حکوومەتی عراق یا دەکەوێتە دوایەوە. من پێم وایە هێشتا هەموو ئاماژانە ئەوەمان پێ دەڵێت کە هێشتا پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان من لام وایە دەکەوێتە دوای پێکهێنانی حکوومەتی عراقیش. یعنی هێشتا لایەنەکانی عراق سەرباری ناکۆچی و ململانەیان، بەڵام لەو چوارچێوەیەدا کە خۆیان وەکو خاوەن و دەوڵەتداری نیشان دەدەن، پێم وایە زووتر لەوان دەتوانن حکوومەت لە عراقدا پێک بێنن، ڕێچێتی پارتیش لەو چوارچێوەیەدا جێگەیان هەبێ، بەڵام خۆیان ناتوانن بەو زوانە حکوومەت پێک بێن. ئەمە ڕیزەکانی هەتا ئۆپۆزیسیۆنیش ئۆپۆزیسیۆنێکی تەبانی. ئەین تۆ تەماشای کە هەموو ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی کورەوانەی کە ڕخنەیان لە یەکێتی و پارتی هەیە، تۆ تەماشایان کە ئەوانەش هەر هەمویان بەجیالەوەی هەریەکەیان دابەشی سەر لایەنێک و شوێنێک بووە و بەجیالەوە هێتە دابەشی سەر یەکێتی و پارتی بوون، بەڵام هێشتا ئەمانیش هیچ گوتارێکیان هەتا گوتارێکی دیاریکراوی هەتا لە بەرامبەر یەکێتی و پارتیانە، هەتا بە یەکەوە پلاتفۆرمێکیان بۆ پێکهێنانی حکوومەت نییە. خەریکن لە کەناری کۆمەلگاوە، لە پەراوێزی کۆمەلگاوە کۆمەڵێک بانگەشە دەکەن، کۆمەڵە ڕەخنە دەگرن، بەڵام ئەوەی کە خۆیان پلاتفۆرمێکیان هەبێ، خۆیان یەک ڕیزیەکیان هەبێ، خۆیان تەبایەکیان هەبێ، خۆیان پلاتفۆرمێکی هاوبەشیان هەبێ بۆ هیچ کامێک لە پرسەکانی کوردستان و هەتا لە بەرامبەر بەغدادا هیچ کامێک لەوانەیان نیە. بۆیە بزنەوەی ناسیۆنالیزمی کورد چ لە ئاستی دەسەڵاتدا، چ لە ئاستی ئۆپۆزیسیۆنەکەیدا ڕیزەکانی پەرشوبڵاوە، ڕیزەکانی لێکدابرا و شەقا و دوورکەوتنێکی هەمووشیان دوورکەوتنێکی گەوریان هەیە لەگەڵ خەڵک و خواستەکانی خەڵک.
ئەگەر باسێک لەوە بکەین کە دوای هەڵبژاردنەکان و حکوومەتی نوێی عێراق پێک دێت و قسەت لەوە کرد کە یەکێتی و پارتی جێگەیەکیان پێ دەدرێت دەمێت لەسەرەوە پرسم کە ئەو جێگەیە چییە پێیان دەبرێت چی جێگە و ڕێگەیەکیان دەبێت وچی جیاوازێکیان نەبێت لەو جێگە و ڕێگە تا ئێستا هەیان بووە لە حکوومەت و کابینەی نوێی حکوومەتی عێراق بە تا ئەوەندەی دەگەڕێتەوە چ جێگە و ڕێگەیەکیان دەبێت تا ئەوەندەی بە بەشداری لە حکوومەتی عێراقدا دەگەڕێتەوە لەوانەیە هەمان ئەو جێگە و ڕێگەی کە جاران بوویانە بۆ نمونە چکە کۆمەڵێک لە عێراقدا چونکە لەسەر بنەمای هاوڵاتی بوون هیچ شتێک ناکرێت ئەوەی کە لە عێراقدا هەیە لەسەر دابەشکاری قەومیە تایفیە ئەنی ئەو مەسەبی ئەو دوسێ شتەیە لەو چوارچێوەیەدا ڕێژەی کورد ڕێژەی عەرەبی شیعە لە کەوانەدا ڕێژەی بۆ نمونە ئیسلامی سیاسی شیعە ئەمانە هەمویان ڕێژەکانیان بە جۆرێک لە جۆرەکان دیاری کراوە و لەو چوارچێوەیەدا بۆ نمونە لەوەتەی کە لە عێراقی تازەی دوای سەدام حوسێنی بۆ نمونە سەرۆک کۆمار بۆ کووردە سەرۆکی پەرلەمان بۆ سوننەکانە سەرۆکی وەزیران بۆ شیعی سیاسیە کامان بەپێی زۆرینە ینی بەپێی عەدەدی دانیشتوانی هەر کامێک لەو بەشانە خەریکن دەیکەن یعنی لەو دەتوانمەوە بڵم کاوە خۆی گەورەترین بێڕەزیە بە ئینسانە ینی مافی ئینسانەکانی کۆمەلگەی عێراقیان شیعە بێ یا سونی کورد یا یەزیدی یا هەر شتێک بێ لە هاوڵاتی بوون داماڵیوە بۆ کۆمەڵێک ناسنامەی تایفی و قەومی و دینی ئەمە لەو چوارچێوێدا لەوانەیە بەشەکانی خۆیان دیسان ناسیۆنالیزمی کورد سەرۆک کۆمارەکەی کورد بێ دیسان چەند پۆستێکیانە بێ دیسان جێگەری پەرلەمانەکەی کورد بێ بەڵام جێگە و ڕێگەی ناسیۆنالیزمی کورد لە حکوومەتی عێراقدا بە بەشداری لە حکوومەتدا ناپێورێ و لە هیچ شوێنێکیکەیش بەشەکانێکی کوردستانیشدا جێگە و ڕێگەی بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد و پێگەکەی بەوە ناپێورێ چەندە لەو حکوومەتەدا ئەو پۆستانەی هەیە بەڵکە بەوە لە پێورێ چەندە هێزی هەیە چەندە داهاتی هەیە چەندە ئابووری لەبەردەستە ئەگەر لەو چوارچێوێ تەماشای کەین پێگەی ناسیۆنالیزمی کورد بێگومان لاواز بووە یعنی هەتا ئەگەر لە هەڵبژاردنیش بگرین لە هەڵبژاردنیشدا لاواز بووە ینی ئەو کورسیانێکی هێناویانە بۆ نمونە کورسیەکانی کەم بۆتەوە بەڵام من پێم وایە کورسیەکان ئەو کاریگەریەی نابێت لەسەر بەشداری ناسیۆنالیزمی کورد لە حکوومەتی عێراقیدا لەوێوە نییە ئەگەر لاوازێکی بۆ نمونە لە کەرکووکە پاشەخشیان کردووە یعنی ئەگەر جاران وابزان حەو کورسیانە بۆ ئەمجارەوە پێنجیان هەیەوە لە جێگەیەوە هێزگەلی کە بەتابەتی ناسیۆنالیزمی عەرەب لەوێەوە کە پێڵەن تەقەدوم بۆ نمونە کورسیان زیاتر هێناوە لایەنەکانی کە کورسیان هێناوە یەکێتی و پارتی کورسیەکانیان کەمی کردەوەکو هەڵبژاردنیش بەڵام بەجیا لەوانە خودی ناسیۆنالیزم پێگەی ناسیۆنالیزمی کورد بەگشتی بەرەوداکشان هاتووە بەرەوداکشانەکەش پەیوەندی بەوە نیە کورسیەکانی کەمی کردووە ئەمە هۆکاری بناغەیی نییە هۆکاری بناغەیی ئەوەیە کە وەکو هێزی سیاسی وەکو قەڵەمڕەوی سیاسی وەکو لە بەردەستدابوونی ئابووری و داهات وەکو هێزی چەکدار وەکو پشتیوانی ناوچەیی وەکو پشتیوانی جیهانی لە هەموو ئەوانەدا کێرفەکەی بەرەو خوار هاتووە یعنی هەتا وەکو جوغرافیاش بۆ نمونە ئێمە لە سەرەتای بیناکردنەوەی دەوڵەتی عێراقدا دوای ڕوخانی سەدام حوسێن ناسیۆنالیزمی کورد لە کوردستاندا لە سەڵاتێکی ڕەهای هەبووە عێراق لاواز بووە حکوومەتی نەبووە پەرلەمانی نەبووە هەموو هێزەکان بەسەرێکدا لێکترازاون هیچ شتێکیان نەبووە ناسیۆنالیزمی کورد حکوومەتی هەبووە دەسەڵاتێکی هەبووە کە دەتوانی بڵێ کە ینی دەوڵەتێک بووە لە نێو دەوڵەتێکی داڕوخاوی عێراقدا ئەو پێگەی هەبووە ئابووری بەرز بووە بڕیاراتی سیاسی بەدەست بووە داهاتی بەدەست بووە پەیوەندیەکانی بەرز بووە نوێنەرایەتی بەدەست بووە هەموو شتێک خۆی بووە بەڵام تۆ تەماشا دەکەی لەگەڵ پێکێنانی دەوڵەتی عێراقدا وردە خەریکە ئەو کێرڤە بەرەو خوار دەچێت بە هەر ئەندازە ناسیۆنالیزمی عەرەب بە هەر ئەندازە شیعی سیاسی لە عێراقدا بە هەر ئەندازە ئەو لایەنانە بەهێز دەبن بە هەمان ئەندازە لە هێزی ناسیۆنالیزمی کورد دەخۆن لەبەرەوەی هێزی ناسیۆنالیزمی کورد خۆی ئەو بەجیالەوەی کە خۆی هێزێکی پایەدار نییە هاوکاتیش لەو چوارچەوەی حکوومەتیشدا و لەو سازان و ڕێکەوتانەشدا کە کردوویەتی ینی هەتا دەتوانم بڵم لە مەیدانی دیبلۆماسیشدا دیسان پاشەخشەی پێکراوە و ئەو ڕەوەندە درێژەی پەیدا کردووە بەتایبەتی بە دوای 16 ئۆکتۆبەرەوە خێرایی ئەو پاشەخشەیە یەکجار هاتوۆتە پێشەوە ئێمە لە حکوومەتی عێراقدا
زۆشتمان هەبوو ینی ئەوەی ئەم بانگ ئەمەی کە لە انتخاباتی ئەم جارەدا باسییان دەکرد یەکێتی و پارتی ئەگەر ئێمە لە بەغدا بەهێزبین پێگەی کورد بەهێز دەبێ بەڵام ئێمە هەموو خەڵک دەزانێ پێگەی کورد پێشتر سەرۆک کۆماری هەبووە سوپاسالاری هەبووە وەزارەتی دەرەوەی بەدەستەوە بووە جێگری سەرۆکی پەرلەمانی بووە و دەیان ئەندام پەرلەمان و چەندین وەزیری بووە بەڵام و هەموو ئەو دەسەڵاتانەشی هەبووە کە هەیە بەناوچە کێشە لە سەرەکان و کەرکووکیشەوە بەڵام نەیتوانێت هیچ شتێک بۆ ئەوەی کە پێڵەن پێگەی کورد بکە کە دیارە ئەوان پێگەی کورد دەبێ بزین مەبەستی ناسیۆنالیزمی کورد لە باسی پێگەی کورد باسی پێگەی خۆیانەوەکو حیزبی سیاسی نەک باسی جێگە و ڕێگەی مافەکان و پێگەی خەڵکی کوردستان لە عراقی نوێدا ئەو دوشکی تەواو لێک جیاوازن ئەوان طبعاً پێگەی خۆیان لاواز بووە و دیارە پێگەی خەڵکی کوردستانیش لەو چوارچێوەیەدا کە بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد سواری ئەو بزوتنەوە بەناوی ئەو بزوتنەوەی و بەناوی خەڵکی کوردستانەوە قسە دەکات پاشەکشەی بە خواستەکانی خەڵکی کوردستانیش کردووە پاشەکشەی بەو پێگە و ویستانەشەوە کردووە کە خەڵک لە کوردستاندا هەیەە ئەمان ئەوەی کە بۆیان مەسەلە بووە خۆیان دەستیان گیر بێ لە پلە و پۆست و لە داهات لە بودجاوە لە ئەوەی کە پێڵەن شایستەی دارایی و موسە و بەشێک لەوانە و ڕێگەشیان دەن کە دەسەڵاتدارێتیان بە سەرخەڵکی کوردستاندا بەڕەوا بناسرێ بە یاسایی بناسرێ ئەمانەیان بووە ئێستا ئێمە دەتوانین لەگەڵ ببینین کە ئێمە ئەوانە لەگەڵ ڕوتێکی بە تەواوی پاشەکشە ڕوبەڕوو بوون ئەوە وەک باسم کردەوە ناوچەی کێشە لە سەرەکانە ئەوە ئەوەی لە ناوەڕاست و ئەوەی لە مەرکەزەکە دەبینی کە ئەو هێزانە خۆیان گرتوێتەوە هەتا ناسیۆنالیزمی عەرەبی سونە ئەم جارە لە پێیەکی باشتر بەهرەمەندە و ئەوان لاواز بوون لایەنی چکەشی ئەوەیە کە خودی لاوازی ناسیۆنالیزمی کورد بەشێکیشی پەیوەندی بەوەیە کە خودی پێگەوڕێگەی خۆی ئەو ناسیۆنالیزمە لە نێو خەڵکی کوردستانیشدا لاواز بووە یعنی ئەمڕۆ هەموو کەسێکی سادە و وشیار لە کوردستاندا دەزانێت کە یەکێتی و پارتی نوێنەرایەتی هیچ کامێک لە خواست و ویستەکانی خەڵکی کوردستان ناکەن و لە هیچ جێگەیەک باسێکیان نییە ئەگەر لە کەمپینی هەڵبژاردنەکاندا تای کوردایەتی و تای ئەویان بەرز دەبێتەوە کە باسی مادەی سەوچلکەن باسی دەستورکەن باسی مافی یاسایی و چیچی ئەمانە بکەن کە دیارە ئەوە بۆ ئەوە نییە کە دیفاع لە مەسەلەی کوردەکان بەڵکە بۆ ئەوەیانە کە بیکەنە گوشارێک لە چوارچێوەی پێکێنانی دەوڵەتی تازای عێراقدا حسابیان بۆ بکرێ و دەیانەوێت گوشارێ بکەن بۆ ئەوەی کە ئەو بەشانێک کە لە عێراقدان و یا ئەو ڕاددە لە ناکۆچی کە لە ناویاندا هەیە ئەوان بەهرەبەرداری لێ بکەن دەیانەوێت لەو چوارچێ بۆیە لەو چوارچێوەیەدا هەموو ئەو مەسالانە مەترح دەکەن بەڵام سەرنجام خواستی ئەویان ئەوەیە کە لە بەغدا نوێنەرایەتێکی تاڕادەیەکیانە بێ بودجەیان بۆ بێ شەرعیەتی جارێکی کە دووبارە دەسەڵاتدارەتیان بەسەر خەڵکی کوردستاندا بۆ دەمەزرد بکرێتەوە ئەمە ویست و خواستی ئەوانە کە ئەمانە هیچ کامێک لەوانە لەگەڵ ویست و خواستی خەڵکی کوردستان یەک ناگرێتەوە یعنی تۆ ئەگەر لە کەسێکی سادە بپرسی لە خەڵکی کوردستان بڵێ تۆ چیت دەوێت بە سادەیی لە ئاستی کۆمەڵایەتیدا بۆ نمونە پێ دەڵێت داوای هەلیکار دەکا داوای ژیانێکی باش دەکا داوای موچە و بەرزکردنەوەی موچە دەکا داوای خزمەت گوزاریەکان دەکا ئەمە وەکو خاڵێک یعنی داوای نان دەکا بە معنای بە کۆی گشتی داوای نان دەکات نان و خزمەت گوزاری کە بریتیە لە موچە و دامەزراندن و چیوچی و خاڵی دووەمیەوەیە کە داوایەوە دەکا کە ئازادیەکانی هەبێ ئازادی سیاسی هەبێ ئازادی مەدەنی هەبێ ئازادی فەردی هەبێ ئەمە دوو سێم دەیەوێ ئایندی سیاسی کوردستان لەلایەن خودی خەڵکی کوردستانەوە دیاری بکرێ و هیچی کە خەڵکێک لە سەروی ئیرادەیانەوە بڕیا لەسەر چارەنووس و ئایندەکەیان نەدات ئایا ئەم خەڵکە بۆ نمونە خەڵکی کوردستان دەیانەوێ لەگەڵ عێراق دابژین دەیانەوێت جیا ببنەوە دەوڵەتێکی سەربەخۆیان هەبێ دەیانەوێت چشکیشیان ببێ ئەمە هیچ کامێک لەوانە ینی وەختێک تۆ تەماشای دەکەی خواستەکانی دەسەڵاتداری ئەحزابی دەسەڵاتداری ناسیۆنالیزمی کورد لەگەڵ خواستەکانی خەڵکی کوردستان دوشکی تەواو لێک جیاوازن بەڵام بەکردەوە کاریگەریە کە بێ لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان کە ئاوها ئامانجەکانیان جیاوازە
و هەروەها ئەم ڕەوتی ناسیۆنالیزمی کوردە ڕوو لە پاشەکشە و داشکانە بەڵام سەرنجام ئەوان دەسەڵاتدارن لە ناوچەکانی کوردستاندا. لێرە بەدواوە چی کاریگەریەک داانێ ئەم جێگە و ڕێگەی ئەوان دەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان؟ ئەو جێگە و ڕێگەی بار ئەنداز ئەوان پاشەکشە دەکەن، چەمەنەوان بە ناوی خەڵکی کوردستانەوە لە بەغدا قسەی خۆیان دەکەن و بە نوێنەرایەتی خەڵکی کوردستانەوە قسە دەکەن. وەختێک نوێنەرایەتی خەڵکی کوردستان ناکەن و خواستەکانی خەڵکی کوردستان مەبنانیە، کێشەی موچا بێتە مۆتەکەیەکی گەورە بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە. کێشەی ئایندەی سیاسیە بێتە کێشەیەکی گەورە بۆ خەڵک، ینی هەمیشە لە دڵ ڕاوچێدایە، ینی بۆ خەڵک بۆ نمونە تۆ تەماشای کە ئەمان چونکە مەسەلەی ئەوەی کە تۆ دەڵی دەسەڵاتدارێتی ئەوان بە خەڵکی کوردستانەوەیە یا شارەسەڵاتی مەرکەزی دەسەڵاتی ناوەندی خەریکە مامەڵە لەگەڵ یەکێتی و پارتی دەکا، خۆ مامەڵە لەگەڵ نوێنەرانی هەڵبژێردراوی خەڵک ناکە. وەختێکیش مامەڵە لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتی و بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردەکە، ئەوان بە ئارەزوی خۆیان لەو داهاتی کە لە کوردستان دەریدەهێن و لەو سەرچاوانەی کە سەرچاوی داهات و ئابووری کوردستانە ئەوان بەو جۆرەی کە خۆیان دەیانەوە بەکاریدەن. بۆ نمونە دەیان ڕێککەوتن دەکەن لەگەڵ بەغدا ئەم پابەندی هیچ کامێک لە ڕێککەوتنەکانی. هەر ئێستا ئێمە دەیبینین کە ئەوە خەریکە بەرەو مانگی 12 دەڕۆی، بەڵام هێشتا موچەی مانگی 9 نەدراوە، مانگی 9 نەدراوە. هەر ئێستا خەڵک ئەمەیەتی ئەوە لە حاڵێکدا ئەوان باسی ئەویان دەکرد کە شایستەکانی خەڵکی کوردستان دەجێڕنەوە، پێگەی کورد لە بەغدا بە قووەت دەکەن و گوتارەکانیان زۆر زۆر تون بوولەوەی باسی ئەویان دەکرا گەر ئێمە بە قووەت بین بەهێز بین لە بەغدا، ئێمە ئەوە پێگەی کورد ئەگەر ئێمە بەهێز بین لە بەغدا پێگەی کورد بەهێز دەبێت. بەڵام لە هیچ وەختێکدا لەو کاتێکدا کە پێگەیان زۆر زۆر بەهێز وە لە بەغدا هەر نەیان توانیوە، ئێستا کە دابەشیوە تەواو لەوەی پێشوش ناتوانن بیکەن. بۆیە کاریگەری دەسەڵاتدارمانەوەی دەسەڵاتدارێتی یەکێتی و پارتی و ناسیۆنالیزمی کورد بەسەر خەڵکی کوردستاندا، ینی کاریگەری بەسەر ژیان و گوزەرانیاندا، ینی کاریگەری بەسەر ئازادیەکاندا، ینی کاریگەری بەسەر مافە فەردی و مەدەنیەکانیاندا، ینی کاریگەری بەسەر ئایندەی سیاسی کوردستان. ئەو کاریگەریەکانێتی، ینی تۆ تەماشایکە هەر ئەوە شەوای کردووە کە قەڵشتی نێوان دەسەڵات و خەڵک ئەویش ببێتە فاکتەرێکی کە ڕۆژ بە ڕۆژ بەرین بۆتەوە. ینی بە هەمان ئەنداز بۆ نمونە لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان وەختێک پاشەکشە دەکەن لەلایەن خەڵکی و ناوچانەشەوە پاشەکشیان پێ دەکرێت. تۆ تەماشاکە ئەگەر لە بەرامبەر بۆ نمونە هێزە سیاسیەکانی شیعی سیاسی و سنەی سیاسیدا پاشەکشە دەکەن و کورسیەکانیان کەم دەکا، بەڵام خودی خۆیان لەلایەن دەنگدەرانی کورد زمانەوە بە دەرجاتێکی زۆر بایکۆت دەکرێن و دەرگەکانیان پوچەڵ دەکرێتەوە، دەنگیان پێ نادەن. تەماشاکە ینی تۆ لە دوو لایەنەوە ئەوان دەکەونە بەرحەملە. و لە هەرێمی کوردستانیشدا تۆ تەماشایکە بۆ نمونە ئەو خۆشباوەڕێکە لە سەرەتای نەوەتەکان و هاتنە سەردەسەڵاتی یەکێتی و پارتیەوە خەڵک خۆشباوەڕێکی زۆری بەوە هەبوو کە ئەوە دەسەڵاتەکە خۆوڵاتیە کە ئەمە دەسەڵاتەکەی خۆمانە، ئەمجارە کوردەکان بەڕێوەمان دەبن، خەڵک خۆشباوەڕ بوو بەوە. بەڵام واقعیەتی زیندوی نیشانیدا کە کۆمەڵگەی کوردستان وەکە کۆمەلگایەکی کەی چینایەتی چینێکی هەیە کە ئەقەلیەتێکە دەیەوێت هەموو شتێکی ئەو کۆمەلگایە لوشدا بۆ خۆی لەسەر حسابی ژیان و گوزەرانی زۆربەی زۆری هەرە کۆمەلگا کە چینی کرێکار و خەڵکی کەم دەرامەتە تا هاتووە ئەم خۆش باوەڕیە بە یەکێتی و پارتی ڕەویوەتەوە. ئێمە خۆمان دەزانین لە کوردستاندا لانیکەم لە 2011 بە دواوە یا لە دوای کەوتنی حکوومەتی بەسەوات ئەو کاتێک کە هەڕەشەی بەعس لەسەر هەرێمی کوردستان نەما بزوتنەوەی ناڕزایەتی لە کوردستاندا دەست پێ دەکات و هەنگاو بە هەنگاو دەچێتە پێشەوە و هەمەکان بەرەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد سەرەتا بەرەسەڵاتەکەی نامێنێ، دواتر بە ئۆپۆزیسیۆنەکەشی دەڕەوێتەوە. ئێستا تۆ تەماشایکە قەڵشتی نێوان خەڵک لەگەڵ دەسەڵاتی سیاسیدا بێئەندازە گەورە و بەرینە و نەکرد لەگەڵ دەسەڵاتدا تەنانەت لەگەڵ هێز ئۆپۆزیسیۆنەکەشی. ئەی بۆ نمونە ئەگەر بزوتنەوەی گۆڕان لە ساڵی 2009 توانیم ئەو هەموو بزوتنەوە ناڕزایەتی کە لە کۆمەڵگەی کوردستاندا هەبوو توانیم بە کۆمەڵێک دروشمی دیاریکراوە بە گوتاری دیاریکراوە بانگەشەی دیاریکراوە
کە بەشێک لەوانە پەیوەندیان بە خەڵکی کوردستانەوە بوو هاتنە مەیدان وەتوانیان خەڵکیشی یەکجار زۆر لە دەوری خۆیان کۆ بکەنەوە بەڵام زۆر زوو چونکە ئەمانی لە چوارچەوەی هەمان ئاسەی بزوتەوەی ناسیۆنالیستیدا بوون و هیچ بەرنمەیەکی جیاوازی بنەڕەتیان لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتی لە پەیوەند بە پرسە بناغیەکانی کۆمەڵگەوە نەبوو ئەوانیش بوونە قوربانی و ئەم ئۆپۆزیسیۆنە نەکەرنەما بەڵکە گورزێکی گەورەشیدا لە سەرجەم ئۆپۆزیسیۆنی خودی بۆرژوازی لە کوردستاندا ئەمڕۆ هەرساش بپرسم کە دەرفەت بۆ لایەنێکی تر کراوەتەوە کە ئێستا جێگە و ڕێگەی پارتی و یەکێتی ڕوو لە باشەکشەیە دەرفەت کاتەوە بۆی کە لایەنێکی تر بێت ئەم جێگەیە پڕکاتەوە بە تایبەتی لایەنێکن کە ئەڵێن هێشتامانە ناسیۆنالیستی کوردیش نییە هەموو وەختێک و هەموو کاتێک بۆ نمونە یەکێتی و پارتی پاشەکشەیان کردووە بەڵام خود بە خۆت ئەگەر ئەڵتەرناتیڤێکی کە بە گوتارێکی ڕۆشنەوە لەو کۆمەلگایەدا خۆی دەرنەخات و بژاردەکانی خۆی نەکاتە بژاردەی ئەو کۆمەلگایە ئەمان هەر دەتوانن درێژە بە دەسەڵاتدارەتی خۆیان بن ئەینەوەی نێو هەڵوێست ئەخر نەوەی نوێ و هەڵوێست ئەوانە دەتوانن کورسی بێنن بەڵام ناتوانن دەسەڵات بگرن و نەوەی نوێ و هەڵوێست یا نەوەی نوێ و هێزێکی کە لە داهاتوودا ئەوانە لەوانەیە بتوانن لە بەدەستهێنانی دەنگی ناڕازی لە کۆمەلگەی کوردستاندا یعنی ئەو خەڵکانەی کە ناڕازین لە کۆمەلگەی کوردستاندا چارەنووسی هێزەکانی وەکو نەوەی نوێ و هەڵوێست و هەر هێز و لایەنێکی کە دیاری دەکەن بۆیە تۆ تەماشایکە چه حزابی دەسەڵاتدار لە کوردستان بۆ ئەوەی بیانەوێ کێبڕکەی یەکتر بکەن و یەکتر پشتی یەکتر لە ئەرزدەنیا یەکێکیان بیباتەوە چه ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی چه ئۆپۆزیسیۆنی هێتا چەپ و پێشکەوتن خوات هەمووی کار لەسەر بزوتنەوەی ناڕزایەتی و دەنگی ناڕازی کۆمەلگا دەکات ئەو دەنگی ناڕازیە هێزێک دەتوانێت بیبات کە بتوانێت لە دەوری ئاسوویەکی دیاریکرا و کۆی بکاتەوە هاوکات لەگەڵەوەی کە کۆی دەکاتەوە بتوانێت پێگەی بەهێزی خۆشی لە ڕێگەی بزوتنەوەی دیاریکراوی ڕاستەوخۆوە بەهێز بکات ئەگەرنا کورسیە هێنێ بەڵام خۆ کورسیەکانی ئەو ناتوانێت هیچ کاریگەریەکی لەسەر بڕیاری سیاسی هەبێ ناتوانێت هیچ کاریگەریەکی لەسەر شێوەی بەڕێوەبردننی ژیانی خەڵەکە بێ چەند جاری کەش ئەو نمونەمان ئێمە هێناوەتەوە ینی بۆ نمونە ئێمە لە 2009 بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان 24 کورسیە هێنێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاترە بەڵام لەبەرەوەی کورسی مەسەلە نابڕێنێتەوە هێز دەیبڕێنێتەوە داهات دەیبڕێنێتەوە پشتیوانی ناوچەیی دەیبڕێنێتەوە پشتیوانی نێودەوڵەتی دەیبڕێنێتەوە ئەوانە هەموو کاریگەریان هەیە هەموو ئەوانە هێنێ بەڵام دەسەڵات ڕادستی بزوتنەوەی گۆڕان ناکرێت داهات ڕارستی بزوتنەوەی گۆڕان ناکرێت هێزی چەکدار و ئەمنی ڕارستی ئاسایش ڕادستی بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان ناکرێت بڕیاراتی سیاسی لە هەرێمی کوردستاندا چ لە پەیوەند لە ململانەی لەگەڵ پارتی و چ لە پەیوەند لەگەڵ بەغدادا ڕارستی بزوتنەوەی بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان ناکرێت ئێستاش بە هەمان شێوە چ بۆ نەوەی نوێت چ بۆ هەڵوێست بە هەمان شێوەیە بە هەمان شێوەیە بەتابەتی کە و هێزانە زۆرتر مایان لەسەر ڕێگەی پەرلەمانی داناوە ینی بە پێچەوانەی بۆ نمونە لەوانەیە جیاوازێکی گەورە لە مابینی هێزێکی چەپ و کۆمونیست لەگەڵ ئەو هێزە بۆرژوازیانەدا لێرە دابێت هێزێکی چەپ و کۆمونیست مایە لەسەرەوە دانانێ ئەگەر تەنانەت خودی پەرلەمان و خودی پرۆسەی هەڵبژاردنیش مەیدانێک بێ بەشداری تیا بکات بەڵام ئەو مەیدانە تەواوکەری مەیدانەکانی کەی خەباتی هەمە ڕۆژەی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێشە لە کارگەکان لە شەقامەکان لە ناو ماڵەکان و لە فەزای کۆمەڵگادا ئەو دوشتە زۆریان جیاوازە بۆ یاگەر هێزێکی چەپ و کۆمونیست بتوانێت بژاردەی خۆی خەتی خۆی ئەڵتەرنەتیڤی خۆی بکا بە ئەڵتەرنەتیڤ و بژاردەی کۆمەڵگا دەتوانێت ئەوە دەتوانێت ئاڵوگۆڕی هێز بکات چونکەوە ئەو هێزە چاوەڕوانی ئەوە نییە تەنها چاوەڕێی ئەوە بکات 4-5 ساڵێک جارێک بچێت لە هەڵبژاردنێکدا بڕیار دایانەیدا لە پرۆسەیەکدا بەشداری بکایانەیکە بەڵام بۆنەوەی نوێوانیە بۆ هەڵوێستوانیە بۆ هیچ کامێک لە هێزێکی بۆرژوازیەکان وانیە ڕێگە و نەریتی ئەوان بۆ گەیشتن لە دەسەڵات و بەشدار بوون لە دەسەڵاتدا تەنها ئەو ڕێکە پوچە بوو دەڵەیە کە
30 ساڵە لە کۆمەڵگەی کوردستاندا دووپات دەکرێتەوە، بەڵام بۆ هێزی چەپ و ئازادی خواست هەفتەی شوباتە، بۆ هێزی چەپ و پێشکەوتن خواست بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە گەڕەکە لە کارگەیە لە شەقامە، هەموو ئەمانەیە و ئەگەر تەنانەت بچێتە نێو پرۆسەیەکی شەوە، پرۆسەی هەڵبژاردنەوە یا پرۆسەیەکی هەر پرۆسێکی کە بێتەوە یا هەر دەرفەتێک بێتە پێشەوە بۆ لێکەڵپێکانی ئەوانە و تەڵک وەرگرتنە لەوە بۆ تەقویەتی بزوتنەوەی ناڕزایەتی شەقام و بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی جەماوەری. ئەوە ئەو جیاوازیە بنەڕەتیەیە لە مابینی هێزێکی چەپ و کۆمۆنست لەگەڵ هێز و لایەنەکان کە بەدیا لە بانگەشەکانیان، چونکە خۆت دەزانی کە خودی هێزێکی چەپ و کۆمۆنست بەو معنایە دەتوانێت جێگە پەیدا بکە کە ویست و خواستەکانی جوود بێ لەگەڵ ویست و خواستەکانی جەماوەری ناڕازی، وەگەر جوود نەبێ ئەویش دەکەوێتە حاشیە، ئەویش وەکەر هێزێکی کە دەتوانێت تەنانەت ئەگەر بشناسرێ بۆ دەورەیەک بەڵام دواتر سەرنجام پاشکشە دەکات کە دیارە مەسەلە هەر ناسین نییە، چونکە خۆ دەکرێت هێزێک زۆریش ناسرااو بێ بەڵام پێگەی نەبێ. بۆ نمونە ئێستا من زۆر جار باسمان کردو، بۆ نمونە حزبی شوعی لە عێراقدا حزبێکە نەک لە ئاستی عێراق و کوردستاندا لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دنیاشدا حزبێکی ناسراوە بپێی باگراوندێکی مێژووی کایەتی، بەڵام لە دنیای واقعی ئەمڕۆدا هیچ جێگە و ڕێگەیەکی سیاسی و کاریگەریکی سیاسی بەرجەستەی نییە، ناسراویشە، بۆیە دەبێت ناسراویبوونی تەحویل ببێ بە هێزی مادی. کاتمان زۆر بەکارهێنا و ئەم بابەتش زۆر هەڵەگرێ، بەڵام ئەگەر دەقیق بخەمە ئیختیاری خۆتان و قسەیەک ما بێت لەسەر جێگە و ڕێگەی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی لە دەورەی ئایندەدا فەرموون. ئەوەی کە مهمترین شت ئەوەیە کە من لام وایە ئێستا کە هەڵبژاردن تەواو بوو، کەمپەینەکان تەواو بوو و لەو ماوەیەدا کە پرۆسەی هەڵبژاردن بوو گوێیەکان زۆر قوڵاق بوون، چاوەکان زۆر کرانەوە، بەڵێن و وادەی زۆر درا بە بلۆک بەڵێنی هەن بە خەڵک دەدا نەک یەک و دوو. ئێستا کاتی ئەوەیە کە لە جێگەی ئەوەی کە خەڵکی کوردستان چاوی لەوە بێ حکوومەتی داهاتووی بەغدا چۆن دەبێ یەکێتی و پارتی چەند کورسیان دەبێ یا نابێ، کاتی ئەوەیە کە یەخەی دەسەڵاتی یەکێتی و پارتی و تەنانەت هێز ئۆپۆزیسیۆنەکانیش بگرن بۆ جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی کە بە خەڵکیاندا. ئەگەر هەڵبژاردن کۆتایی هاتووە بەڵام ویستەکانی خەڵکی کوردستان، داخوازیەکانی خەڵکی کوردستان، بێدەرەتانی خەڵکی کوردستان، بێموچەیی خەڵکی کوردستان، نەبوونی خزمەتگوزاریەکان بۆ خەڵکی کوردستان، یار نەبوونی ئایندی سیاسی خەڵکی کوردستان، هەموو ئەوانە لە جێگەی خۆیان ماونەتەوە. هەموو ئەوانە پێویستی بەوەیە کە لە ڕێگەی خەباتێکی لە ڕێگەی لێکەڵپێکرانی خەبات، لە ڕێگەی دەستخستنە ناودەستی یەک، لە ڕێگەی دەستبردن بۆ کاری ڕێکخراو هەم یەخەی دەسەڵات بگردرێ بۆ ئەو بەڵێنانەی کە داویانە، هەم بۆ ئەوەی کە خۆیان ببنە گوشار لە خوارەوە بۆ سەر دەسەڵاتی بزوتنەوەی ناسیۆنالیزم و ناسیۆنالیزمی کورد بۆی خواستەکانی خۆیانیان بەسەر دابسەپێنن. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمسیی کرێکاری کوردستان، زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. جارێک کە سپاس بۆ تۆ و بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ تیڤی هەر بژیت. زۆر سپاس. ئازیزان، بەیانی ڕۆژی جیهانی مافەکانی منداڵانە، ڕۆژی جەڕنامەی جیهانی مافەکانی منداڵان کە لە ساڵی 89 نەتەوەی گرتوەکان پەسەندی کرد. ساڵی ڕابردوو پێشەنگ تیڤی لەم بارەیەوە پێشەنگ دۆک بەرنامەی پێشەنگ دۆک دۆکومنتێکی بچووکی ئامادە کردو سەبارەت بەو خاڵانەی کە جەڕنامەی جیهانی مافەکانی منداڵاندا خۆ دەگرێت. تەماشای ئەو دۆکومنتە دەکەین و پاشان بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤی کۆتاییان دێت. تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن و فەرموون لەگەڵ پێشەنگ دۆک و جەڕنامەی جیهانی مافەکانی منداڵان. کارکردن قورسترین و پیسترین پێشەنگکاریەکانی مافەکانی مناڵانەکە بەرامبەر بە مناڵەکە. مناڵان نابێت جیاوازی بکرێن لە نێوان کوڕان و کچانە بە دەریێنی نەتەوە، بە دەریێنی ئاین. پێشەنگ دۆک. ئێمە ئەبێ باس لە مافەکانی مناڵان بکەین بۆ بۆی کە خۆی بێت.
ڕاستە لەوانەیە هەرێک پرۆگرامی متاقانەتانە هەبێت. چارنامەی جیهانی مافەکانی مناڵان وەگەوەی کە لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکاندا هاتووە کە بریتیە لە 54 مادە 46 مادەیان تایبەتە بە مافەکانی مناڵان و 8 مادەیان ئەو وڵاتانە پەیوەستەکات کە ئیمزایان لەسەر ئەم جارنامەیە کردووە کە لەسەر ئاستی جیهان 101 وڵات ئیمزایان کردووە کە پەیوەست بن بەم جارنامەیەوە. دیارە 54 مادەکە بریتیە لە چەند بەرگەیەکی تری لێبێتەوە کە هەرە گرنگیەکانیان ئەمانن کە باسییانەکەم. یەکەمین شەی بۆ مناڵ چییە؟ مافی ژیان. یەکەم مافی هەموو مناڵێکە حەقی ژیانی هەبێت، واتە هەموو مناڵێک پێویستی بەوەیە کە لە ژیانێکی ئارام و ئاسوودە بەهرەمەند بێت و سەرجەم پێداویستیەکانی هەبێت و لە جلوبەرگ و خۆراک و تەندروستی و هەموو پێداویستیەکانی نیشتەجێبوون و بیری ئازاد و مناڵ پێویستی بەوەیە کە بیرکردنەوەی ئازاد بێت، لە هەموو تند و دیژیەکان پارێزراو بێت. واتە یەکێک لەو بەندە گرنگانی کە لە جارنامەکەیە باسەکرێت پێویستی بەوەیە کە مناڵان لە هەموو تند و دیژیەکان پارێزراو بێت و دوور بێت لە هەموو چەسانەوەیەک و ئەشکەنجەدانێک، چه تند و دیژی جەستەیی چه تند و دیژی دەرونی. کارکردن قورسترین و بیسترین پێشەکارەکانی مافەکانی مناڵانەکە بەرامبەر بە مناڵەکە. خاڵێکی تر ئەوەیە کە مناڵان نابێت بە هیچ شێوەیەک لە خوار هەشتەوە کار بکەن، واتە مناڵانێک کە بەداخەوە کە ئێستا ئەیبینین مناڵان بە لەشاو کارەکەن، ئەمە بە یاسا قەدەغە کراوە کە نابێت مناڵان کار بکەن و بخرێنە بەردەم کاری تند و تیژی و کارکردنێکە ڕۆژانە ئەیبینین. خاڵێکی کە پێویستە باسی بکەین ئەوش ئەوەیە کە مناڵان بە هیچ شێوەیەک نابێت چەکار بکرێت و قەدەخەیە چەکارکردنی مناڵان نابێت بەشداریان پێ بکرێت لە کای سیاسی و ئەحزاب و ڕێکخراوەکانی کە تایبەتە بە گەورەکان. خاڵێکی کە ئەوەیە کە گرنگە ئەوشەوەیە کە مناڵان ئەبێت بەدوور بن لە هەموو بیر و باوەڕێکی سیاسی، ئایدۆلۆژی و مەسەهەبی و داسەپاندنی هەر جۆرە بیر و باوەڕێکی مەسەبی قەدەغەیە و نابێت بەسەر مناڵانە بسەپێنرێت. خاڵێکە ئەوەیە کە جیاوازی نەکردن لە نێوان مناڵانە. چۆن؟ بە دەلیلی چی؟ بە دەلیلی زمان، بە دەلیلی نەتەوە، بە دەلیلی ئاین، بە دەلیلی ڕەنی بێز، یاخود هەر شێوازێکی تری جیاکاری کە ئەبێتە هۆی جیاوازیکردنی مناڵان نابێت جیاوازی بکرێت لە نێوان کوڕان و کچانە، واتە مناڵی کوڕ و مناڵی کچ نابێت بە شێوەی جیاوازیان لە نێوانە بکرێت و ئەمە بۆ خۆی کاریگەری دەرونی بەجێ ئەهێڵێت. خاڵێکی تریش ئەوەیە کە باس کرێت ئەوژەوەی مافی خوێندن. مناڵان پێویستیان بەوەیە کە بە هەموو شێوازێک بخوێنە بەردەم خوێندن و خوێندنێکی ئیلزامی بێت و بە خۆڕایی بێتوە کە هەموو ئەم پێداویستیانە و هەموو جێبەجێکردنی هەموو ئەم مافانە پێویستیایی بەوەیە کە لەلایەن دەوڵەتەوە جێبەجێ بکرێت و لەلایەن دەوڵەتەوە هەموو کار ئاسانیەکی بۆ بکرێت. قەدەغەکردنی مادە هۆشبەرەکان کە بە شێوەیەک مناڵان ئەبێ پارێزراو بێت لەم مادانە و پێویستی بەوەیە کە مناڵان بەدوور بن لە هەموو ئەو مەوادانێک باس ئەکرێت و مادەی هۆشبەر. ئەتوانین بڵێن کە بەند و مافەکانی مناڵان زۆرێکن، بەڵام ئەمە هەروەکو سەرخەتێکی گشتی کە من باسم کرد ئەمانە لە چوارچێوەی یاسایە پەسەند کراوە و پێویستە بەوەیە کە هەموو وڵاتانی کە ئیمزایان لەسەر ئەم مافانە کردووە جێبەجێ بکەن.